کاکاروان بێگومان هەمومان بەڕێستان دەناسین ئێوە ناوێکن ئێستا لە نێو کۆمەڵگادا دەمەوێت سەرەتا ئەو پرسیارە لێ بکەم کە دەست بەکاربوونتان بۆ کاری خێرخوازی چۆن بوو بۆ هاوکاریکردن و یارمەتیدانی خەڵک سەرەتای دەست بەکاربوونتان سپاستان دەکەم و سپاسی کەناڵی دیمەنیش دەکەم ئینشاڵڵا و بەرنامە بێتە مای خێر ئینشاڵڵا عادەتەن پێناسەی کەسەکان دوور لە هەموو لایەک بۆ خۆڵکێشان نەبێ چونکە ئەوە خەتەرە خوان ڕاستە بەڵام بۆ تەجروبە وەرگرتن زۆر باشە مەسەلەن من تەجروبە لە مامۆستایەک وەرەگرم گەنجێک کە ئێمە بینێ تەجروبەمان لێ وەرەگرێ تەجروبە لە ژیانمان وەرەگرێ ئەم کۆمەلگایە پێویستی بە خەڵکێکی خەمخۆرە و پێویستی بە خەڵکێکی مستحیشە خی گەورە دەرفەتێکی دا بە ئێمە یعنی ئەتوانم بڵێم هەڵمانی بژارد بۆ کارێکی ئاوها چکە من شتەکە لەخوا ئەزانم بۆیە ئەڵێم خوا هەڵمانی بژار ینی هەڵبژاردەی خوایە کە تۆ بەکار دێنێ بۆ کارێکی دەبێ هۆکارێک بۆ ئەوەی کە کارێکی خێر بکەیت و ئینشاءڵڵا من تەمەنا ئەەکەم لەو زمرەیە بین کە پێغەمبەری خوا ساڵسانە فەرمێ إن الله إذا أحب عبدا أفرمي استعمله ئەفەرمێ خوا کەسێکی خۆشویست خی گەورە بەکاری دێنێ ئەوجا بەکاری هێنانە بۆ لایەنی ئینسانیە لایەنی ئیمانیە لایەنی ئەخلاقیە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی علمیە ئەوە هەموو یەگرێتەوە ئەمە لە ساڵی 1993ەوە توانم بڵێم من لە ناو لەگەڵ ڕابیتەی مرۆیی کە ئێستا کە ڕابیتەی مرۆی جاران ڕابیتەی ئیسلامی بوو کاری خێرخوازیمانە کرد توانم بڵێم زۆربەی گوندەکانی کوردستان مزگەوتی تێکرا هەرچی مناڵی یەتیمی بێباوکی ئەم کوردستانە هەبوو ناوی نووسرا بوو بەبیرم دێ زیاتر لە 9,000 عائیلە هەبوو هەمووی پارەی وەرەگرت لەو کاتەوە من لە ناو ئەو ئیشەیەم تەمەنێکە 93 یعنی بزەبت 31 ساڵە 31 ساڵە لە ناو ئەو ئیشین لە دوای ڕابیتە لە ساڵی 95 دوای کە بووینە ڕادیۆماندانە ڕادیۆیە گرتو لە ساڵی 95 کارێکی خێرخوازیمان کرد قەدەرەن ڕێککەوت هەینە بەرنامەی بۆ دانرا ئانا مەسەلەن بڵین شتێک بوو کۆبنەوەی بکەین با دەست پێ بکەین ئەوها نەبوو ئەوەی کە کرا قەدەرەن هات ئەویش هەر لە بەرنمەیەکی مباشر سەڕاستەوخۆ هەبوو لە ڕادیۆ بەیانیان کاکشکوڕڵا کە معروفە ممثلەوە لەگە کاگوسامەی بەرنمەیەکی ئاسۆی بەیانیانیان هەبوو یەکێک هاوڕەیەک نامەی اختراحێکی نردبووی بۆچی ئێمە هاوڕێکان زۆین تقریبا بەبیرم دێ زیاتر لە 5,000 هاوڕێ هەبوو هاوڕێ بەرنامە و کاتە بە نامە ئەهات ئاین ڕادیۆ وتیان بۆکو هاوڕێکان یەکی مانگی دینارێ یان ئەو کاتە پارەی سویسری بوو 10 دینار شتێکی بۆ کۆنەکەینەوە بیکەن بە خێرخەی چێکە کەەوە بوو یەکدوانێک هێنایەن و قەدەرەن باسی کاکشڵە بەیانی باسی جیرانێکیانی کرد کە شەکری نەبووە 3-4 ڕۆژ شەکری نییە چای بخوا نەچای نەشەکر خێرخوازێک هات مباشر ئاتە ژوورتم بۆ ناچتە ژوورۆ کاک حاجی ئاواتێک بووسش لە زەرەنگەر لە بازار وڵا چۆ ژوورەوتیەوە ئەوم هێناوە کە خەڵکی جوێرێ و یەکدوانێک هێنایەن کاگەیتر بوو بە عرف لێەوە جا لە ساڵی 95ەوە ئەو کارە کرا الحەمدولله بەبیرم دێ مەسەن کابراایك لە سجن بەر بوو لەو دەستمان پێکردێک یەک لە ژنی جیاب بۆ ژنەکان لێستن بوو لەبەر نەبوونی عایلەمان بۆ دانەوە لەوە هاتی ناو کاری خێرخوازیەوە لە ساڵی 95ەوە